يکی برفراوان لسرجم دروازەکانی نێو گۆڕپانەکە یاخود ئەو دەواازانی کە دێنە نێو گۆڕپانەکەەوە تەفتیش یاخود پشکنینی هاوڵاتیان کە منەمەوێت چەند خۆپشاندەرێک بدوێنم دواتر دێمە سەر ناوەڕۆکی خۆپشاندانەکە دیاری ئەم هاوڵاتیەمان لەگەڵدا بزانین. انتوا ليش اليوم ظاهرتوا يعني شنو الهدف من هذه المظاهرة؟ والله بسم الله ئێوە بۆچی خۆپیشاندانتان ئەمدان؟ ئێمە سپاسی کەناڵەکەی ئێوەکەی ئەمڕۆ ملیۆنان کەس بەشداریان کردووە لەسەر بڕیاری مقتەدا سەدر بەشداریمان کردووە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و 12 ساڵە ئێمە تا ئێستا هیچ سوودمان لە هیچ وەرنەگرتووە لە حکوومەتەکانی مالیکی و حکوومەتەکانی دوای ئەوی جعفەری هیچ سوودێکمان وەرنەگرتووە. ئێمە بەڵگەتە دەمێ بۆ سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی ئەمە چارەسەری وەزارەتی تەندروستی من ئەلتیاباتم هەیە لە ڕیخۆڵە و لەمە ئەم پارچە کەپسولیاندا پێم کە هی منداڵە ئەمە بۆ منداڵ ئەدرێت و ئەم دەرزیە بەرواری دەرچوونی مانگی دەی 2012 لە مانگی دەی 2014 ئەکسپایر دەبێت لە ساڵی 2014 نەمە سپاسی ئەو برین پێچاکەی کە ئەو دەرزیەی ئاگدارکردنەوە گینا من لە ژیاندانە ئەمە خەڵکێکی زۆر هیچی نییە فۆرمی خۆراک لەکوێ هیچ شتێک نییە ئەو هەموو زیادەیە ئەو هەموو هەر یەکێک لەوانە 80 سیارە و چەندین حیمای پاسەوانی بودای خۆ خستووە ئەمانە هەمووی فاسدن هەمووی گەندەڵن ڕۆژێک دێک هەموو سەرۆت سامانەکانتان مسادرە ئەکرێت ڕۆژێک دێک هەموو سەرۆت و سامانەکانتان دەست بەسەردا دەگیرێت ئەم هەموو داهات و ئەم هەموو دەرماڵانەی کە دیاری کراوە بۆ ئەم وڵاتە ڕاستەوخۆ خۆپشاندانەکە دەستی پێکردووە ئێمە لەناو گۆڕپانەکەین لەناو ئاپۆڕای خۆپشاندەرانین ئەوەی ئەمان داوای ئەکەن ڕۆشاندنەوەی ئەو پەرلەمانەیە کەەوە خۆیان دەڵێن پەرلەمانی گەل نییە وەک ئەو هاوڵاتیش ئاماژەی پێکرد ئەوان کەوتنەتە نێو کۆمەڵێک لە کەسانی نابەرپرس بۆیە داوای لابردنی چەند وەزیرێک شەکەن لە ئێستادا بە تەواوی نێو گۆڕپانەکە تا ڕادەیەک قەرەباڵغی پێوە دیارە ئەگەر کامێرەمانەکەمان مصورەکەم هاوکاریم بکات ئەو وێنانە بگوازێتەوە سعات إذا شوية الكاميرا ئەوەی دەیبینی دیاری ئەو ئاپۆڕایی خۆپشاندەرانە وە لە ئێستادا بە شێوەیەکی گشتی لە دەواازەی گۆڕپانی ساحە تێرانەوە خۆپشاندەران دێنە ژوورەوە و تا کاتژمێر 6 وەک ڕێکخراوی خۆپشاندەرەکە دەڵێن چاوەڕێکن خۆپشاندانەکە بێتە خۆپشاندانێکی ملیۆنی ئەمەوەش بڵێم دیاری ڕەوتی سەدر بە فعلی بەشداری لەم خۆپشاندانە کردووە و مقتەدا سەدر ئاماژەی بۆ کردووە کە ئەگەر بێت و پێویست کات خۆی لە خۆپشاندانەکە بەشداری ئەکات و داوایشی کردووە کە هەموو هەوادارانی لە سەرجەم شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەشداری لە خۆپشاندانەکە بکەن و بە شێوەیەکی گشتی داواکەی مقتەدا سەدر لەلایەن هەوادارانی خۆیەوە بە شێوەیەکی گشتی بەشداری کردووە و تایبەتی ناوچەی سەدر کە یەکێکە لەو ناوچە دیارانەی کە شاری بەغدا بە ناوچەی مقتەدا سەدر ناسراوە سەرجەم هاوڵاتیانی ئەو ناوچەیە لە ئێستادا ئامادەبوون لە نێو گۆڕپانەکە و كراما لبيته الحرام. بەڵێ بەڕێزان